لە ئەسنای قسەکردنی ئەم دایک و باوکە بەڕێزە هەنێک شت هاتە خەیاڵم کە زۆربەی کات ئەکرێت مناڵە هاوڕێکانت کاریگەریان هەبێ لەسرت بۆی کە تۆ بترسێنن واتە لەوانێت تۆ پەروەردەیەکی دروستت هەبێ بەڵام هاوڕێکانت ئەو کاریگەریان لەسەر تۆ بێت لێت تێک بن ئەو ئەبێتەوەی ئەوەی کە تۆ پشڵەژێیت هەنێشت بکەوێتە بیرت یعنی وەکو مناڵ ترست هەبێت بەنسبەت ترس و فۆبیا ترس و فۆبیا پرسا لە بەڕێستەکەم جیاوازی ترس و فۆبیا چییە؟ ئایا پۆلیس دکتۆر خوا دین ئەمانە ئەبێتە هۆی ئەوەی کە ببێتە فۆبیا یا کاتیە؟ سپاس بۆ بەڕێز. زۆر سپاس کاک خێڵانجیان وەڵا ئەوەی وتە هاوڕێ لە دەرەوە توانێت فێری ترسەکە ڕاستە ڕاگەاندنیشە توانێت فێری ترسکە. ئێمە کاک خێڵانجیان کۆمەڵێ دام و دەستگامان هەیە پێڵن دام و دەستگاکانی بە کۆمەڵایەتی کردن. ئێمە کە مناڵین لە دایکە بین ئەم دەستگایانە ئەمان کە بە ئینسانێکی باش یا خراپ. یەکێ لەوانە خێزانە کە ڕۆڵی سەرەکیە بەڵام خێزان دایک و باوک چەند باش بێ برادریش خراپ بتوانین شەکەوت تێکباتەوە. برادەکەش باز بێ دایک و باوکیش باز بێ ڕاگەاندنێکی خراپ فەیسبووکێکی خراپ شتێکی خراپ بتوانێ مامۆستایەکی خراپ خوا نەخواستە کەواتە کۆمەڵێک دام و دەستگامان هەمووی بەشدارە بن خێزان بەتەنیا ناتوانێت شتێ بکات بەڵام خێزان دەوری سەرەکیە مەڵێ ناو خێزانە ئەمە بکە ئەوی تریشی لە شوێنەکان ترە بەنسبەت ترس و تۆقین یا ترس و فۆبیا هەرە پێڵە ڕووهاب ترس چییە؟ ئەو شتانەیە کە پێویست ئێمە لێ بترسین ضرورە بۆ ئینسان یعنی پێویستە مناڵ لە کارەبا بترسێ لە ئاگر بترسێ لە مار بترسێ ئەم شتانە هەموو ئێمەژە بێ لێ بترسین شتی ترس ناکە ترس پێویستە بۆ مرۆڤ ناڵی ترس بەڵام تۆقین فۆبیا چییە؟ ئەو ترسەیە کە پێویست ناکە لێ بترسی و هەموو کەسی لێ ناترسێ ئێستا هەمومان لە ئاگرە ترسین هەمومان لە هەورە تریشقۆم شتانە ترسین هەورە بروسکات ترسین بەڵام بۆ لە پۆلیس بترسین هەموو کەس لە پۆلیس ناترسێ هەر خەڵکی پۆلیسە و کوڕەکەشی جەرگی پۆلیسە خۆشی شێوێ بەڵام ئەمەیە هەموو فۆبیامان هەیە مەسا هەیە ناوێت سواری تیارە بێ هەموو کەس لە تیارە ناترسێ هەموو کەس لە مەسعەد ناترسێ ئەمە لە مەسعەدا بزانە ڕۆژە گیری خواردو تۆقیویتر ناوێت بچێتەوە ناوی خۆی هەمووی لە ڕووداوێک و لە شتێکی ترسناکەەوە ڕوویاوە بزانە تەنگە نەفەس بۆ گەرما بۆ ون نەبەوەی زانانی لەمێش خوای داینەوە منە خنچیە و لێرە نادێت ئیدە تۆبێ ئێستا سواری مەسعەد نابێ بە هەمان شێوە لە شوێنی قەرەباڵغ شوێنی تەسەکەدا دوای کەواتە ترس طبيعية أبي همو ما مترسين لي بو مصلحته بو معنوي إنسانة بلام توقين يا فوبيا لمصلحتي مروف نية شتيكا كبيويز ناكا لي بترسين وما يترزنيا وهمو كزي لي ناترسيا إنجا كتو بازي بوليسا كي بوليس ئاسایش ما بۆ دابینەکە پزیشک شیفامان بۆیە نییە هەموو شتەکە بەڵام ئێمە ئەیکەین بە شتێکی ترسناک کەواتە لە ڕێچکە ئاسایی و سروشتەکەی خۆی لایەبێت شەو لەبان باگردێنێکە سەربانی پێ لە خاستەگە خانووی قڕبەوە نیە سەربانی پێنەکەی بۆی دڵۆپە نەکە بە خزمەت ماگە کەچی تۆیکێ بە شتێکی تۆقانن وایە خی گەورە ئەمەگە بەڕەحەوە بەزایی ئەمەی دروست کردو هەموو شتێکی بۆ دابین کردوین بەڵام ئێمەکەین بە شتێکی ترسناک ئاگری جەهەنەم بۆ من و تۆ نییە بۆ ئەوانەیە کە ئەم هەموو خراپاکەن و خوا چەند هەوڵیان لەگەڵایە نایەنە و سەیر ڕاستەوە ئەی تۆ یەکێکی و هیتلەر ملیۆنان خەڵکی کوشتووە ئەم معقولە وەکو تۆ بچێتە باشتەوە ینی بۆ نمونە ئەمە ئەگەر ناحی دینەکە لەگوێنەوە کەواتە ئاگری جەهەنەم بۆ من و تۆ نییە بۆ ئەم مناڵە بەسە زمانە نییە بۆ ئەم مناڵە پاکە نییە چێڵە وەکو مەلایکەت پەروەردە نابێت چێڵەر بە مناڵی دنیا بەجێ ناهێڵەوە بێ بە پەپولەیەکی بەهەر ئێمە بۆ بی تۆقێنی هەر لێستاوە یعنی شتەکان مای ترس نین ئێمە ئەیانکەین بە ترس ئەم شتانی کە هەموو باسکە یعنی دس بۆیەتە سەر ماڵی ئەو بۆ من ڕەبتی کەم بە شەوانێنە سەر ماڵمان و ئەمان کوژن و ئەمانە هەمووی نادیرە نەگەڕ ڕووبا بۆ زۆر کەمیش ڕوایە وەگەر ڕوشیە شتێک بڵە غازێکە زیێ شتێکە زیێ ئیتر بۆ مناڵەکەی پێ بتۆقێنم وە پۆلیسی جێگیرۆ شتەکانیشمان بۆ گەڕێنێتەوە زۆر شتی واسمان بینی و هاسە نێسا لەم سەردەمەیە دار و بەر بووە بە کامێرە و چاودێری و هیچ شتێک دەرناچێت ئەمەی غەڵەتەکەی دایک و باوکی ئەمە ترسی طبیعی ئەەکەین بە ترسێکی ناتەبیعی ترسی نەخۆشی کە فۆبیای پێڵن تۆقینی پێڵن